لاوانی پێشمەرگە سلێمانی دوای نامەکەکانی بواری کۆتایی خولی لاوانی عێراق ئەنجامدا و تیپەکە ئامانجی بەدەستهێنانی نازناوەکەی. شاری سلێمانی لە بەردەم دەستکەوتێکی مێژوویدایە. یاریەکی دیکەی کۆتایی لە خۆ دەگرێت کاتێک لە خولی نایەبی لاوانی عێراق ئێوارەی ڕۆژی سێشەممە پێشمەرگەی سلێمانی لەسەر یاریگای فەرماندەی تایبەت بەخۆی میوانداری لاوانی زەوڕە دەکات. کوڕانی شاری سلێمانی دوایین یەکەی ڕاهێنانیان ئەنجامدا، بەڵام پێش ئەم یاریە گرنگە گۆڵپارێزی سەرەکی تیپەکە وازێرانی خۆی ڕاگەیاندووە. خۆی گەورە میهرەبان سەرەتا زۆر سپاسان دەکەم بۆ ئەم بەسەرکردنەوە لە شتان ساغ بێ ئەمە پاڵپشتێکی بەهێزە بۆ تیپەکەمان و بۆ یانەکەمان. میزانەکانی پێشمەرگەی سلێمانی و لاوە خوێن گەرمانە بەڕاستی ئاستێکی زۆر نایابیان پیشاندا و ئەو ئەرک و فەرمانانەی ئێمە پێمان بەخشین لە شێوازی یاریکردن و مامەڵەکردن لەگەر کەش و هەوای یاریەکان و هەوڵدان بۆ پشودان بە شێوازێکی باش مامەڵەیەکیان کرد. سپاس بۆ خواتوانیان بگەن بە یاری کۆتاییکە خۆتان نازانن ڕوبەڕوویانەی زەوڕابین و یانێکی مێژووی گەورەیە، بەڵام بەتاکید ئەمە یاریزانەکان و ئێمە ئێستافی ڕاهێنەران سڵ ناکاتەوەی کە چاومان لەوەیە کە نازناوەکە نێڕینە شاری سلێمانی دەربچێەوە نازناوەکە بگەڕێن بۆ خەزانەی ینی پێشمەرگەی سلێمانی. مۆڵێک یاریزانی زۆرمان هەیە و هەموو کاتێک ئێمە ئەم گرفتانە بۆ ینی پێشمەرگەی سلێمانی بەتایبەتی لەسەر ئاستی لاوان دروست بووە. سەرەتا لە سەرەتای قۆناغی یەکەم گرفتێک لە هاتەنە و لاوانی پێشمەرگەی سلێمانی کۆمەڵێک یاریزان و ڕاهێنەر وازێنانی خۆیان لەیانەکە ڕاگەیان، بەڵام ینی پێشمەرگە بناغەیەکی بەهێزی دروست کردو، ئیدارەیەکی پتەوک لە پشت تیپەکانن، بۆیە بە هەر بەزووی کاریان لەسەرەوە کرد کە تیپ لاوانیان ڕێخستەوە لە قۆناغی کۆمەڵی یەکەم کە من ئەو کاتە ڕاهێنەریش نەبووم تیپ بتوانیان قۆناغێک تێبپەڕێن. ئێستاش گۆڵپارێزی سەرەکی یانەکە ئێمە لە وازێنە لەیانێ ڕاگەیاندووە کارێکی ئەتوانم بڵێم تایبەت بەخۆیەتی خۆیان بڕیارەی داوە. ئێمە کەمێک گرفت لەگەڵ کۆمەڵێک یاریزانتر لە ناو تیپەکە دروست بوو، بەڵام بە خێرایی سپاس بۆخوا سەرپەرشتیاری گشتی و سەرپەرشتیاری تایبەتی لاوان و ستافی ڕاهێنەران بە زووترین کات تەدەخولی کارەکەیان کرد و چارەسەریان کرد. سپاس بخوا ئێمە ئێستا ئەتوانم بڵێم ئەم یاریزانە تەنها زیانی لە خۆی داوە، یانی پێشمەرگەی سلێمانی گرفتین یا هەر یاریزانێک بڕۆ ئەتوانێت بە یاریزانێکی تر شوێنی بگرێتەوە. خوای گەورە بە خێراتنیەوەی بەڕێزەکەین ئینشاڵڵا جێگە ئومێدیەوە هەموو کەسێن کە ئومێدیان بە ئێمەیە حتمەن هەموو شتێک هەڵدان و کۆشێوێت بەپێ پشتی خوای گەورەش ئەو شتە ڕوونادا. حتمەن ئێمەش پشتمان بەخوای گەورە بەستووە و بەدڵنیایەوە بۆ فیناڵ یاری دەکەین، بۆ بردنەوە یاری دەکەین. هیچ کاتێک بۆ ئەوەی تەنها بۆ بڕۆنەنیایی بۆ یاریمان نەکردووە، هەمیشە بۆ بردنەوەی نازناوەکە یاریمان کردو و بە پشتیوانی خوای گەورە و کادری یانەکە. بە برنەوەی لاوانی پێشمەرگەی سلێمانی لەم یاریە ئەوا بۆ دووەم وەرزی لە سەرگیانەیەکی کوردی نازناوەکە دەباتەوە، پاش ئەوەی وەرزی ڕابردوو لاوانی هەولێر پاڵەوان بووە. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.